بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان لە هەر کوێیەک هەن سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای تەبارەک و تەعالاتان لێبێت. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە خوای گەورە تەمەنی پێداین و جارێکی تر و لە کۆتا ساڵی 2024 هاتینەوە خزمەتتان بۆ باسکردن یان بۆ تیشکێک لەسەر کارەکانی ساڵی ڕابردووی کۆمەڵی کوردی بەریتانیا وەکو نەریتی ساڵانەمان کە ساڵانە کردومانن. ئێمە لە کۆمەڵی کوردی بەریتانیا دەمەوێت ئەوە بڵێم جێگەی شانازی ئەتوانم بڵم تەواوی کوردانی بەریتانیایە، چەترێکە لەسەر ئاستی هەموو بەریتانیا بێ جیاوازی خزمەت دەکەین و لەگەڵ هەموو ڕێکخراوەکان و لەگەڵ هەموو حزبەکان و لەگەڵ هەموو کەسەکانی ئەم وڵاتە بە شانازیەوە علاقەیەک و پەیوەندێکی پتەومان هەیە و لە سەروی ئەمانەشەوە لەگەڵ حکوومەتی بەریتانیا و لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی بەریتانیا بەرەو ئەو ئاراستەیە دەچین کە ئاوێتەبوون لە کار و نزیکبوون لە کار و هەماهەنگی لە کارمان هەبێ لەگەڵیانەوە لە ڕابردوویشە هەمان بووە. بۆیە کۆمەڵی کوردی بەریتانیا بە شانازیوە دەیڵێم سەر بە هیچ حزبێک نییە و بینیشی لەگەڵ هەموو حزبەکانیشە باشە و تەعاملی تەندروستیان لەگەڵەکە لەسەر شێوازی خزمەتکردن بە ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا. خۆشەویستانم، ئێمە جێگەی شانازیمانە، جێگای هەموو ڕێزێکمانە، ئەو ئازیز و خۆشەویستانەی لە ناو کۆمەڵی کوردی بەریتانیا کارەکەن هەموو خۆبەخشانە، ئازایانە، لێبراوانە، خۆشەویستی و دڵسۆزانە بۆ ڕەوەندی کوردی بێ جیاوازی خزمەت دەکەن و بە بەردەوامی بەردەوام دەبن و هەروەها جاری واش هەیە بەهۆی خزمەتکردن بە ڕەوەندی کوردی بەهۆی خزمەتکردن بە کەسێکە تووشی کێشەیەک بۆ بەڕاستی ئەمەش تووشی کێشەوەی لێتان ناشارینەوە وان نەشمان ویستۆ باسیکەین، بەڵام لێرە ئەمڕۆ تیشکە خەینە سەر بازێک لەو خاڵانەش. کۆمەڵی کوردی بەریتانیا پێک دێت لە هەیکەلێکی ئیداری و جێی شانازی هەموو ئەو بەڕێزانەیە کەوا کاری تێئەکەن. یەکێک لەو بەڕێزانەی کە لە کۆمەڵی کوردی بەریتانیا جێدەستی دیارە سکرتێری کۆمەڵی کوردی بەریتانیایە، جەنابی کاک نزار وەیسە. ئەم بەڕێزە بێ لە ئەرکەکانی خۆی بەڕاستی بۆ هەموو کارێکی یاسایی هەموو بەشەکانی کۆمەڵی کوردی بە پلاتفۆرمەکانیشەوە بە بەردەوامی ڕێنمایی تەواو لە سکرتێری کۆمەڵی کوردی بەریتانیا جەنابی کاک نزارە لەگرن وەکو پارێزەرێکی سەرکەوتوو لە کارەکەی خۆیان وەکو بەڕاستی سکرتێری کۆمەڵی کوردی بەریتانیایەکی سەرکەوتوو هیوای بەردەوامی سەرکەوتنی بۆ دەخوازی. بەڕێزێکی تر لەوانە کاک جەبار دووکانی بەرپرسی دارایی کۆمەڵی کوردی بەریتانیایە و هەروەها دەستەی دامەزرێنەرانی کۆمەڵی کوردی بەریتانیایە. ئەم پیاوە بەڕێزە ئێمە وەکو خۆمان لە وەکو سەرچاوەی داراییمان شانازی پێوە دەکەین لە هیچ کەسێک یان لە هیچ بەرپرسێک یان لە هیچ حزبێک یان لە هیچ شوێنێکە پارەمان وەرنەگرتەوە بۆی کاری پێ بکەین. یەکەم بە دەرەجەیەک لەسەر پێی خۆمان چکە هەموومان لەناو ئەم ڕێکخراوە لەسەر پێی خۆمانین، لەسەر ئەرکی خۆمان بووە، دووهەم لەسەر سپۆنسەر بووە. ئەم پیاوە ئەسپێکی باشی تاوداوە لەو مەیدانە و خزمەتێکی باشی کردووە. بەڕێزێکی تر لەوانە بەڕێز کاک حاجی عەدنان بەرپرسی فێنێرەڵ ئۆفیسی کۆمەڵی کوردی بەریتانیایە. کاک حاجی عەدنان پیاوێکی ماندووە، پیاوێکی ئیشکەر و پڕخزمەتە. دەتوانم بڵێم لە ماوەی ڕابردوو جێدەستی زۆر دیار بووە. ئەمڕۆ کە من قسە دەکەم ئەو خەریکی وەرگرتنەوەی تەرمێکە، تەرمی خوارێ خۆشببووە کە گەنجێکی تەمەەن 17 ساڵە هەر ئەمڕۆ کە قسە دەکەم وەری دەگرێتەوە ئەمڕۆ دەینێژین لە شاری بەرمنگەهامە. لە ماوەی ئەم هەفتەیە 4 تەرم مەشغوڵە لەگەڵیانە بۆ وەرگرتنەوەیان و بەعزێکیان بۆ کوردستان دەنێرینەوە بەعزێکیشان لە وڵاتە دەنێژین. بە درێژایی ئەم ساڵی ڕابردوو بەڕێز کاک حاجی عەدنان خزمەتێکی زۆر باشی کردووە بە ڕەوەندی کوردی ئەوانەی کە لێرە نێژراون و ئەوانەشی کە نێدراونەتەوە بۆ کوردستان. ئەدەوانم بڵێم خزمەتێکی زۆر دڵسۆزانە و زۆر باشانەی کردووە. بەڕێزێکی تر لەوانە بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی کوردی بەریتانیایە کاک مەحموود یاسین کوردی. ئەم پیاوە بەڕێزە لە ئەرکەکانی خۆی زۆر سەرکەوتوو بووە، کۆمەڵێک پەیوەندی و لینکی زۆر باشی بۆ دروست کردوین لە ناوخۆی بەریتانیا لەگەڵ میدیای کوردی لە کوردستانە و هەروەها لەگەڵ ئەو ڕێکخراوانی کەوا لە چواردەوری خۆمانن لە وڵاتی بەریتانیا. بەڕێزێکی تر لەوانە سەید هەورامیە بەرپرسی مرۆیی کۆمەڵی کوردی بەریتانیا. دەتوانم بڵێم کاک سەید ئێمە بە کەسێک دەیزانین کە
باشترین و جوانترین کارەکانی ناو کۆمەڵی کوردی بەریتانیای کردووە، ئەرکەکانی خۆی 100% جێبەجێ کردووە و دەمەوێت ئەوەش بڵێن بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا قەرزاری سەید هەورامین، چونکە بەڕاستی بەهۆی چالاکیەوە بەهۆی ئەو کارانەی کەوا دەیانکات حەماسەتێکی زۆری تایە بۆ کارکردن، دڵسۆزیەکی زۆری تایە و بەڕاستی لێتان ناشارمەوە ئەم برا بەڕێزەمان بەهۆی یارمەتیدانی خوشکێکەوە کە لە خەستەخانە بوو تووشی کێشەیەکی گەورە بوو. ئێمەکو کۆمەڵی کوردی بەریتانیا شان بە شانی ئینگلیز وەتەنی شۆڵدە و شۆڵدە لەسەر لەگەڵی وەستاین هەموو ئامادەیەکمان هەبوو دەیانجان پۆلیس ئەنتەرویو کوردین لەسەرەوە قەزیەیە قەزیەکەی خەریک بوو لەسەر گەورە بێ بەوەی کە ئەم چوو یارمەتی بداوانوە تێگەیشتن چوە بۆ کارێکی تر یان چووە بۆ چۆنڵی هێرشکردنە سەر ئەو ئافرەتە لە کاتێکە ئەم چوو یارمەتی بدا، بەڵام جێی دڵسۆزی ئێمە بوو سپاس بەخوای پەروەردگار دوای قەزیەکەمان بردەوە و کاک سەید هەورامى لەو مەلەفە بە پاکی دەرچوو و ئەو مۆزوعی لەسەر نەما و کۆمەڵی کوردی بەریتانیاش سپاس و پێزانی لەسەر ئەو هەڵوێستەی وەرگرت. لەگەڵ ئەوەشدا بەڕێزێکی ترمان ژیان خانە ژیان مۆبێرگ بەرپرسی خانمانی کۆمەڵی کوردی بەریتانیا بە درێژایی تەمەنی ژیان مۆبێرگ لەم وڵاتە خەریکی خزمەتکردن بووە لەناو کۆمەڵی کوردی بەریتانیا هاوکار و پشتیوانیەکی باش بووە. ئەرکی ژیان مۆبێرگ لەوادایە گرنگی ژیان مۆبێرگ لەوەدایە ئەو ئافرەتانە دەدۆزێتەوە کە هەلی کار و دەستی کاریان هەیە پیشانیان دەدات تەنها ئەتوانم ئێمە ڕێگەی ئەوشمان پێداوە کە ڕێکلام بۆ کارەکانیشیان بکات بۆی چاکتر و باشتر و سەرکەوتوتر بن. بەڕێزێکی ترمان لەوانە بەڕێز کاکێ من هەورامیە بەرپرسی زانیاری پەنابەری کۆمەڵی کوردی بەریتانیا. بەڕاستی ئەم پیاوە ئەگەر هەر کەسێک بینی بێتی هەفتە نییە زانیاری تەواوی ئەم وڵاتە بۆ کاروباری پەنابەری نەدا بە تەواوی پەنابەران لەم وڵاتە وە گرنگێکی زۆر دەدا بە کارە گرنگەکان گرنگێکی زەردا بەو پۆینتانەی کەوا پەیوەندی بە پەنابەرانەوە هەیە ئێمە بەڕاستی شانازیان پێوە ئەکەین وە کاری زۆر باش و چاکەکەن. بەرپرسێکی تر لەو بەڕێزانەی کەوا هەمانە کاک ئارام چاوجوانە. کاک ئارام چاوجوان برایەکی بەڕێزە بەرپرسی کاروباری گەنجانی کۆمەڵی کوردی بەریتانیایە. ئەم برا بەڕێزە جوهدێکی زۆر باش سەرفەکات ئەمڕۆ کە قسە ئێمە ئەم بەرنامە تۆمارەکەین برای بەڕێزمان کاک ئارام کە ڕۆژی داهاتووە کە بەیانیە دیدارێکی گرنگی ڕێخستووە لە شاری براتفۆردا لەویە پەنابەرەکان و گەنجەکان کۆ دەکاتەوە ئیفیزیان بۆ پڕ دەکاتەوە بێ بەرامبەر و هەفتەی داهاتووتر لە شاری مانچستەرە هەمان کارەکە بە بێ بەرامبەر داهاتووتریش لە شاری لیدزە هەمان کار دەکا بێ بەرامبەر. بەرپرسێکی ترمان لەوانە برای بەڕێزمان کاک نەبەز بازیانیە بەرپرسی ناوەندی لێکۆڵینەوەی کۆمەڵی کوردی بەریتانیا. بەڕاستی ئەم برا بەڕێزە لە ساڵی پێشووە خزمەتێکی زۆر باشی کردووە دیدار و دیبەیتی زۆر باشی کردووە جوهدێکی باشی کردووە بە نووسینەکانی بە ڤیددیۆکانی و هەروەها بەو دیدارە گەورەشکە لە مانگی ڕابردووە لە بێرمینگەهام ئەنجامیدا بۆ دوو کەسایەتی سیاسی گەورە دەربارەی کۆچ و هۆکارەکانی پشتی کۆچ بۆ بەریتانیا. کاک نەبەز بازیانی برایەکی بەڕێز و عەزیزی ئێمەیە دڵسۆزێکی ئێمەیە ئێمە هاوکار و پشتیوانێکی باشین بۆ ئەو بەڵام بەهۆی کارەکەی تەبعەن ئێستا کارێکی تری وەرگرتووە کە کاری خەبیریە لەم وڵاتەوە بۆ بەریتانیا دەیکا ئێمە لەگەڵی ڕێکەوتوین بەوەی کە کاک نەبەز کارەکانی لەناو کۆمەڵی کوردی بەریتانیا وەستاند لە دەروی کۆمەڵی کوردی بەریتانیا بەسەر بەخۆی کارەکە هۆکارەکەشی ئەوەیە کە بەڕاستی و خۆشی ئاماژەی پێکرد لە پەیجوواڵی خۆیە کە ئەوەیە کە کارەکەی ڕێگەی پێنادە لە ناو ڕێکخراویانە ناو حزبی بەریتانیا هەر ڕێکخراوەکە کار بکات بەڵام هەمیشە هاوکار و پشتیوانی دەبیت. بەڕێزێکی تر لەوانە برای بەڕێزمان کاک عوسمان سەرسپیە بەرپرسی کۆمەڵایەتی کۆمەڵی کوردی بەریتانیا. ئەم پیاوە بەڕێزە پڕ لە جوانی پڕ لە خزمەت یەکێک لەو خزمەتە گەورانەی کە جێی شانازی ئێمەیە ئەوەیە ئەم پیاوە هەمیشە ئامادە و هاوکارە و لەسەر پێوەستاوە ئەگەر جەنازەیەک دەنێرینەوە بۆ کوردستان ئەوانەی کە بەداخەوە کەسیان لە وڵاتەنی و فەوتەکەن ئەم پیاوە لەگەڵی دەچێتەوە بۆ کوردستان و جەنازەکە دەباتەوە و دەبێتە نێکس ئۆف کینگی ناڵین بە تەنها بێت و جەنازەکە بێناز بێت. ئەمە بەڕاستی جێی شانازیەکی زۆر زۆر گەورەیە بۆ ئێمە. یەکێکی تر لەوانە بەڕاستی خوشکی ئازیزمان سازگارخانە سازگار مەحموودە لە شاری شەفێڵد ڕاوێژکار و بەرپرسی شاری شەفێڵدی کۆمەڵی کوردی بەریتانیایە. خانمێکە کە لە ماوەکانی ڕابردوو خزمەتێکی زۆر باشی بە پەنابەرەکانی ئەو وڵاتە کردووە بە تایبەت لەوەی کە نزیکە لە کارەکەی خۆیەوە کە لە کۆلێج و داوامەکات توانیوێتی زۆربەی ئەو گەنجانە بخاتە کۆلێجەوە خزمەتیان بکات فۆرمشتیان پۆپڕکاتەوە هاوکاریەکی زۆر باشیشیان بکات.
یەکێکی تر لەو کارانەی کەوا ئێمە هەمانە بەڕاستی پلاتفۆرمەکانمانن. ئێمە پلاتفۆرمی تەندروستیمان هەیە. دکتۆر کامەران دزەیی بەرپرسی پلاتفۆرمی تەندروستیە، خزمەتێکی زۆر باش دەکات. برای بەڕێزمان کاک دکتۆر کامەران دزەیی توانیوێتی لە پلاتفۆرمێکە ئەو کەسانەی کە ویستویانە لە سلکی NHS ئیشەکەن دکتۆر و ئەوانەی ترکە یاریدەدەری دکتۆر و پزیشکەکانن هەمویان لەو پلاتفۆرمەیە کۆ کردوتەوە و وا بڕیارە لە مانگی یەکە یان لە مانگی یەک و سەرەتای مانگی دووە کۆنفرانسیان بۆ ببەسێت. ئەمەش بەڕاستی دەستکەوتێکی گەورەیە بۆ کۆمەڵی کوردی بەریتانیا. پلاتفۆرمی پەروەردەمانەیە بەرز شەو بۆ محەممەد سەرپەرشتی دەکا، خانمێکی زۆر بەڕێز زۆر ئازا و لێ هاتوو و سەرپەرشتی 6 بۆ 7 قوتابخانەی کوردی دەکات لە شاری لەندەنە. ئەم خانمە بەڕاستی ئازایەتێکی زۆری تایە و بڕیارە ئەویش سیمینار و یان کۆنفرانسی خۆی بکات لە مانگی 1 و 2 ساڵی تازەیە. پلاتفۆرمی بازرگانیمان هەیە، بەڕێز کاک حاجی عەدنان بەرپرس و سەرپەرشتیاری ئەم پلاتفۆرمەیە لە گروپی خۆیان بازرگانەکانی کۆ کردوتەوە و ئەوانەی تەبەن دیسان خۆیان ویستویانە و بڕیارە لە ساڵی تازەیە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پلاندانان و تیجاری کوردستانە پلاتفۆرمی بازرگانی کۆنفرانسی خۆی ببەسێت لە وڵاتی بەریتانیا. پلاتفۆرمی گەشەپێدانمان هەیە، دکتۆر بەژار قەرەداغی سەرپەرشتی دەکا. ئەم پلاتفۆرمە بۆ ئاوێتەبوونی گەنجەکانمانە بە حکوومەتی ئەم وڵاتە، یان بۆ ئاوێتەبوونی گەنجەکانمانە بەدام و دەستگاکانی ئەم وڵاتە. خەونمانە و پلانمانە کاریشمان بۆ کردووە لە هەڵبژاردننی داهاتوو کاندیدمان هەبێت بۆ ئەندامانی ئەنجومەنی شارەوانیەکان و وەلا بۆ پەرلەمانی بەریتانیاش ئەگەر بۆمان بچێتە سەر. یەکێکی تر لەو کارانی کەوا ئێمە هەمانە بەڕێزان کۆمەڵی کوردی بەریتانیا بۆ هەنگاوی هەڵە نانێت، کۆمەڵی کوردی بەریتانیا بۆ کارەکانی هەمووی جێی دڵسۆزی هەموو کوردیەکە بە کوردستان و بەناو بەریتانیا و بە هەموو ئەوروپاشەوە ئەوەیە کە ڕاوێژکاری سەرکەوتووی هەیە. ئێمە ڕاوێژکارمان هەیە لەم وڵاتە تەنها یەک پرۆفیسۆر هەیە لە هەموو بەریتانیا کە لە جامیعەی ئۆکسفۆرد داوام کات و دەرس بڵێتەوە، پرۆفیسۆر دکتۆر ئەدریس بەدرخان ئۆغلۆ، ڕاوێژکاری کۆمەڵی کوردی بەریتانیایە بۆ کاروباری خوێندن و بۆ کاروباری قوتابیان و زانکۆکان. و هەروەها بەڕێز کاک ئاوا دەرگەڵەیمان هەیە، پیاوێکی بەڕێز ئەزمونێکی زۆر باش، زیاتر لە 20 ساڵ ئەزمون لە کاروباری پەنابەری، پیاوێکی لێ هاتووە لە ناو کۆمەڵی کوردی بەریتانیا. و برای بەڕێز کاک ئالان ڕەوفمان هەیە بۆ ڕاوێژکاری میدیایی، پیاوێکی بەڕێز و شارەزا لە بواری میدیا و خزمەتێکی زۆر باش و سەرکەوتوو لە ماوەکانی ڕابردوودا. دەمەوێت ئەوەش بڵێم لە کۆتایی بەشەکانی پلاتفۆرمەکەیە ئێمە کەناڵی بیکەیفۆرمان هەیە. کەناڵی بیکەیفۆر لەو ڕۆژەی کە دروستمان کردووە تاوەکو ئەمڕۆ بۆتە جێی دڵخۆشی بۆ ڕەوەندی کوردی. ئێمە نەمانویستووە ئێمە ڕاستە کەناڵی بیکەیفۆسەر بە کۆمەڵی کوردی بەریتانیایە و خۆمان سەرپەرشتی دەکەین، بەڵام نەمانویستوە کەناڵی بیکەیفۆر تەنها مڵکی کۆمەڵی کوردی بەریتانیا بێت. هەمیشە ئەوەمان وتووە کەناڵی بیکەیفۆر هی هەموو کەسێکە و هی کەسیش نییە، هی هەموو کوردێکە لە بەریتانیا، هی هەموو خاوەن مهنەیەک و خاوەن پیشەیەکە لە بەریتانیا. کەناڵی بیکەیفۆر بێجیاوازی لە هەموو شارەکانی بەریتانیا خزمەتی خۆی دەکات، ئەرکێتی و بەواجبی خۆی دەیزانێ هەموو جوانەکانی ڕەوەندی کوردی پیشانی ناو بەریتانیا و دەرەوەی بەریتانیا و تەواوی کوردانی لە هەر کوێی دنیا ئەژین پیشان بدات. بۆیە بەڕاستی کەناڵی بیکەیفۆ جێی ڕێز و پێزانین و بەردەوامی خزمەتکردنی ئێمەیە. خۆشەویستان، ئێمە لەو کارانەی گرنگترین کارەکان کە کردومانە لە ماوەکانی ساڵی ڕابردووە ئەوەیە کە دڵمان زۆر پێی خۆشە لەگەڵ کورت فۆلەیبەیە نامەمان داوە بە سەرۆگۆزیرانی بەریتانیا دەربارەی کوردانی ڕۆژئاوا. ئەمە بەڕاستی زۆر جێی دڵخۆشی ئێمەیە. و هەروەها بەدەستی خۆمان بە وەفدێکی کۆمەڵی کوردی بەریتانیا کە زۆرینەی ئەندامانتایە بەشدار بوون نامەمان داوە بە پەرلەمانی بەریتانیا لەسەر ئەو پاسپۆرتانەی کەوا هۆڵد کراون و نەدراوەتەوە پێیان. و هەروەها نامەمان داوە بە هۆم ئۆفیس لەسەر ئەوانەی کە زیاد لە 5 ساڵ جوڵامیان وەرنەگردویان ئیقامەیان وەرنەگرتووە. ئەمە بەڕاستی جێی شانازیمان بوو لە ساڵی ڕابردووە کە پۆینتی زۆرمان هەیە، بەڵام ئەمانیان زۆر زەق و دیارن کە ڕەبتی بە حکوومەتی بەریتانیاوە هەبووە. لەو کارە گەورانش کەوا کراوە ئەم ساڵ یەکێک لەو کارانەی کەوا جێی شانازیمان بووە یەکەم جارە پەرلەمانی بەریتانیا خەڵات بە کەسێکی کورد بدە.
کە خەڵاتی ئێمەی کردووە پەرلەمانی بەریتانیا لە پای خزمەتەکانمان لە پای ئەو جوهد و توانایانەمان کە خزمەتمان بە ڕەوەندی کوردی کردووە کە جێگیری سەرۆکی پەرلەمانی بەریتانیا خەڵاتی کردوین ئەمە خەڵاتەکەش ڕاستە دراوە بە ئێمە بەڵام ئێمەش بەخشیومانە بە هەموو کورد لە هەموو بەریتانیا چکە ئێمە بە تەنها هیچ نین لەگەڵ ئەو کوردانەی خۆمان توانیمانە ئەو سەرکەوتنە گەورەیە تۆمار بکەین. سیمینای دەرخستنی تواناکانمان کردووە لە وڵاتی بەریتانیا ئەم سیمینارە یەکەم جارە ڕێکخراوێک لەسەر ئاستی بەریتانیا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها نوێنەری قۆنسوڵی عێراق نەک نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و قۆنسوڵی عێراق و پارێزگاری لامبێت لە کارێکە لە ڕێککارێکی ڕێکخراوەیە کۆ بکاتەوە بە ئامادەبوونی 50 نخبە بۆ ڕێک دەرخستنی تواناکان و لەوێ پلتفۆرمەکان دروست بکرێ. ڕاستە ئێمە بەم کارانە هەستاوین بەڵام بەڕاستی هەموو جوهدی کۆمەڵەکەیە کە توانیومانە ئەم خزمەتە باشە پێشکەش بە تەواوی کوردانی بەریتانیا بکەین. سیمیناری گشتیمان کردو لە بینی حکوومەتی بەریتانیا و کۆمەڵی کوردی بەریتانیا کە نوێنەرایەتی پۆلیسی بەریتانیا و نوێنەرایەتی سجنەکان و نوێنەرایەتی حکوومەت لەگەڵمان بەشدار بوون کە زیاتر لە 1000 کەس بەشدار بووە لەو سیمینارەیە بۆیە بەڕاستی جێی دڵخۆشیمان بووە. سەردانکردنی سجنەکان و نەخۆشەکان و بە بەردەوامی بەردەوامە و هەروەها بەڵگەی دیکۆمنتاری لەگەڵ کەناڵی ڕوودا و کە کۆمەڵی کوردی بەریتانیا پێی هەستاوە بەڕاستی جێی دڵخۆشی بووە. لە زۆربەی کەناڵە کوردیەکانی لای خۆمان دیدار و چاوپێکەوتنمان هەیە و هەروەها دەیان کار و چالاکی ترمان هەیە کۆری ئەو کار و چالاکیانەی کە لە 1/1/2024 تا ئامادەکردنی ئەم هەواڵە کە ئەمڕۆ ئێمە لە خزمەتی ئێوەدا دەبین 1675 چالاکیمان کردووە بە جۆراوجۆر لە سەرانسەری بەریتانیا لەو پەڕی گلاسگۆ کە تەنها 3 ڕۆژ پێش ئێستا ئێمە سیمینارمان هەبووە لەوێ هەتا ئەو پەڕی لەندەن و بەشارەکانی تەواوی بەریتانیاوە 1675 چالاکی لە کۆمەڵی کوردی و لە ئەندامەکانی کۆمەڵی کوردی بەریتانیاوە خزمەت کراوە. ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا بەردەوام دەبین لە کارەکانمان لە ساڵی تازەیە هەنگا و پلانی باشمان هەیە و کۆمەڵێکاری بەهێزمان هەیە و باشترین و چاکترین ئەو کارانشکەوە کردومانە و لە ساڵی تازەیە دەچێتە بواری جێبەجێکردنەوە پلتفۆرمی مافی مرۆڤە با سەرپەرشتی پارێزەری بەتوانە بەڕێز کاک بەشدار حەسەن کە خەڵاتی وەزارەتی خارجی بەریتانیا وەرگرتووە خەڵاتی حکوومەتی عێراقی وەرگرتووە خەڵاتی پاپای ڤاتیکان دراوە بە پلتفۆرمی مافی مرۆڤ و کارە خزمەتەکانیان پێشتر بۆیە بەڕاستی ئەم پیاوە لە ساڵی تازەوە دەسەکا بە کارەکانی وەکو بەرپرسی پلتفۆرمی مافی مرۆڤی کۆمەڵی کوردی بەریتانیا و کۆمەڵێکاری باش و پلانی باشمان بۆ ساڵی ئایندە و 2025 ئامادە کردووە. دەمەوێت لە کۆتاییە ئەوە بڵێم ساڵی 2024 بەخۆشی بەڕێمان کرد ئێمە تەنها بۆ خزمەتی ڕەوەندی کوردیە و هیچ بەرژەوەندیەکی تێدا نیە نە لەلایەن ئەندامانی کۆمەڵی کوردیەوە ولا لەلایەن بەرپرسیارەتەکانی ناو کۆمەڵی کوردی. تا ساڵی داهاتوو هەمان کات ئەگەر خوای گەورە دەرفەتی داین خواتان لەگەڵ بێ و بنێشن بەخەیر و بەردەوام پاڵپشت بن بۆ کۆمەڵی کوردی بەریتانیا ئێمەش لە خزمەتی ئێوە دەبین.